تابوتی پەیمان گرانگترین و مەترسیدارترین شوێنەوارە لە هەموو جیهاندا کە ڕەنگە هەر کەسێک بیدۆزێتەوە حکومڕانی هەموو جیهان بکە. چیرۆکی سندوقی پەیمان ڕاستی و نهێنیەکەی چییە؟ لەکوێدا نەما و چۆن دروست کراوە؟ تەنانەت جوولەکەکانی شێتی بوون و دەیانەوێت بە هەر نرخ و هەر چۆنێک بێت بەدەستی بهێنن بۆ ئەوەی بتوانن بە ئەسن و ئاگر حکومڕانی هەموو دنیا بکەن. ساڵانێکی زۆر هەوڵیاندا مزگەوتی ئەقسا بڕوخێنن بە هۆکاری ئەوەی ئەم پارچە بە نرخە لە ژێر مزگەوتی ئەقسادایە. ئەوەش تابوتی پەیمانە کە گرانترین و مەترسیدارترین شوێنەواری مێژوویە لە هەموو جیهاندا. نهێنی ئەم تابوتە چییە و کەی و چۆن و لەکوێ دروست کراوە وە چ شتێکی لە ناودایە ئەی بۆچی شاراوەتەوە؟ تابوتی پەیمان لە سەردەمی پێغەمبەر موسا سەلامی خوای لەبێت دروست کراوە کاتێ دەریا جیابووە و موسا لەگەڵ گەلەکەی پەڕینەوە بۆ ئەوەی لە زوڵمی فیرعەون ڕزگاریان بێ. تا ئەو کاتەی موسا و گەلەکەی لە شوێنێکی دوور نیشتەجێ بوون فەرمان بە پێغەمبەر موسا کرا بە دروستکردنی تابوتێک کە مرۆڤایەتی بگۆڕێت. تابوتەکە بە تایبەتمەندیەکی ورد و تایبەت لە داری ئەکاسیا دروست کرا بە درێژی 111 سانتیمەتر و بەپانی و بەرزی 67 سانتیمەتر. دیوی دەرەوە و ناوەوەی بە ئاڵتون ڕووپۆش کرا. داپۆشرا بە دیوێکی تەواو لە ئاڵتون دروست کرا و پرسیارە ئاڵتونیەکە ئەوەیە چی لە ناو تابوتەکەدا هەیە؟ بوونی دوو لەوحی بەردی پیرۆز کە دەفەرمانی لەسەر نووسراوە لەگەڵ پەرداخێکی زێڕین کە خواردنی منی تێدا هەڵگیرا بوو. من ئەو خواردنەیە کە لەلایەن خودای گەورەوە نێردرایە سەرزەوی بۆ ئەوەی بەنی ئیسرائیل لێی بخۆن لەگەڵ نوسخەیەکی تەواو ڕاستی کتێبی پیرۆزی تەورات پێش ئەوەی دەستکاری بکرێت. وە گۆچانەکەی موسا و هاڕون ئەو گۆچانەی کە ڕەنگە هەموو مرۆڤایەتی کۆنتڕۆڵ بکە. ساڵ هات و ساڵ ڕۆشت دوای چەند شەڕێکی ئاڵۆز تابوتەکە لەلایەن حەبەشیەکانەوە دزرا. بۆ گەڕانەوەی تابوتەکە خودای گەورە پێغەمبەرێکی بە ناوی ساموێڵ ناردووە بە موعجیزە بە پێغەمبەر ساموێڵ تابوتەکەی هێنایەوە. حەزرەتی سولەیمان لە ترسی نەتزینەوەی تابوتەکە بڕیاریدا لە قودسی پیرۆز و لە ناو پەرستگاکەیدا تابوتەکە بشارێتەوە. کات هات و حەزرەتی سولەیمان کۆچی دوایی کرد و نەموخود نەسری پاشای بابل نەوەی ئیسرائیلی داگیر کرد و پەرستگای سلێمانیان وێران کرد و هەموو گەنجینەکانیان تاڵان کرد. وێ هیچ شوێنەواری پەرستگای سولەیمان نەما و سەبارەت بە تابوتەکەش تا ئەمڕۆ کەس شوێنەکەی نازانێت. هەتا ئەمڕۆ جوولەکەکان پێیان وایە تابوتەکە لە ژێر مزگەوتی قودسی پیرۆزدایە و دەیانەوێت بە هەر نرخێک بێ بیدۆزنەوە و بەدەستی بهێنن. ترسی موسڵمانانیش لەوەدایە کە جوولەکە بێوێت بەو هۆکارە قودس تێک بتە. تا ئێستاش سندوقی پەیمان وەک نهێنیەک ماوەتەوە و دەژووترێت هەر کەسێک بەدەستی بهێنێ دەتوانێت حکومڕانی دنیای پێ بکات.